وتم ڕەوانیە لەبەرچی لەبەر ئەوەی یادکردنەوەی مەولودی پێغمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام پێشکەوتنی پێغمبەر صلی الله عەلەیهی وسەلەم شتێکە پێغمبەر نەیکردووە و نەیفەرمووە قورئان نەیفەرمووە سەحابە نەیان کردووە تابعین نەیان کردووە چوار ئیمامەکان شافعی مالک ئەحمەد ئەبوو حەنیفە هیچیان نەیان کردووە سێ قەڕنی زێڕین کە پێغمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دەفەرمێ خەیر الناس قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم هیچیان نەیان کردووە بۆیە کارێک ناکەین کەوان نەیان کردووە. بەڵام کاک دکتۆر ئێمە کۆمەڵێک شتی دیکەمان هەیە لە مێژووی ئیسلامدا کە لە دوای وەفاتی پێغمبەر صلی الله علیه وسلم کراوە و ڕەوایەتیش هەیە بۆ نمونە کۆکردنەوەی قورئان یەکێکە لەوانەی کە لە دوای وەفاتی حەزرەت کراوە هەروەها دامەزراندنی زانستی ئوسوڵی فقی ئیسلامی کە فلتەری تێگەشتنە لە نەس لەسەر دەستی ئیمامی شافعی لە سەدەی سێهەمی هیجریا کراوە کۆمەڵێک شتی دیکەش کراوە ئایا ئەمانەش ڕەوایەتیان نییە ئایا ئەمانە بەڵێ پرسیارەکە زانیان وەڵامیان داوەتەوە ئەوەیە کە هەندێک شت لە سەردەمی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێویست نەبووە نەک عیبادات هەندێک شت هەیە پێویست نەبووە مقتەضی نەبووە بکرێت داخوازی کردنی نەبووە دوای ئەو وا پێویست کراوە کە بکرێ لە سەردەمی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان نووسراوەتەوە بەڵام کۆ نەکراوەتەوە چونکە جارێ بەردەوام وحی دابەزیوە دوای ئەوەی کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفاتی کرد ئەو داخوازی هاتە جێ کە قورئان کۆ بکرێتەوە لە ترسی ئەوەی ضەیاع نەکات و سەحابە کە قورئانیان لەبەر بوو وەفاتیان دەکرد و قورئان لەبیر دەچۆ نەدەما نووسینی علمەکان نەحو سەرف ئەوە بە هەمان شێوە سەحابە ڕەزای خوان لەبێ قورئان بە زمانی ئەوان هاتە خوارێ پێویستیان بۆ نەبوو علمی نحو علمی صرف و لغەی عەرەبی بخوێنن چونکە قورئان ئەسڵەن بە زمانی ئەوان بوو زانایان ئەوە ناو دەبنن المەصالح المرسلة لە ئوسولی فقهدا کە معلومە ئیشارەتی پێکراوە مەصلحەی مرسلە ئەو شتەیە کە لە سەردەمی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێویست نەبووە لە دوای ئەو کە پێویست دەبێت و دەکرێت بەڵام مەصلحەی مرسلە لە عیباداتدا بەکارنایەت هەر وەکو چۆن زانایەکی ئەم سەردەمە کە دکتۆر عەبدولکەریم زەیدان لە كتابي الوجيز ده في أصول الفقه ده فرمي لا خلاف بين العلماء أن العبادات لا يجري فيها العمل بالمصالح المرسلة لأن أمور العبادات توقيفية كواتا عبادات مصالح مرسلة ناكل من عباداتك كين بلين مصلحة مرسلة